بەداخەوە کەمپینێک لە نێو شاری سلێمانی لە نێو 1000 ملیاردێری دۆلار لەم شارەدا کەمپینێک کە لە 8 بەیانی بۆ یەکی شەو بەردەوام بووین هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بانگەشیان بۆ کرد کە مەندامان ژیانیان زۆر خراپە بە 6 ڕۆژ تەنها 20 ملیۆن و 316 هەزار دینار هاو. ئێمە ئەمڕۆ ئەو 20 ملیۆن و 316 هەزارە دابەش دەکەین بەسەر 400 خێزانی کە مەندامە هەر یەکەیان بە بڕی 50,000 دینار و هەروەها هەندێک خێرخواست لەلایەن خۆیانەوە هاتن بۆ ڕێکخراو زۆریان سەردانی ماڵەکانیان کرد هەندێکیان بە خواردن بەشداریان کرد کۆی ئەو کەمەندامانەی کە سوودمەند بوون هەتا ئەم ساتەوەختە لە ڕێی خێرخوازانەوە 2050 خێزانی کەمەندام سوودمەند بوون لە وەرگرتنی پارە لە وەرگرتنی خواردر لە وەرگرتنی گۆشت و مریشکیش. ئێمە وەکو ڕێکخراوی شێخ محەممەد المحەممەد کەسنەزان الحوسەینی لەسەر ئەمری شێخ شەمسەدین محەممەد نەهڕۆ کەسنەزان الحوسەینی هەساین بە دابینکردنی 200 لە خواردن و دابینکردنی 200 ماڵ بۆ کەمەندامانی ئەم ڕێکخراوە و ئەم ڕێکخراوەی ئێمە چۆن پێشووتر بەشدار بووە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت لە جنوب و لە ناوەڕاست و لە کوردستانیش پێمان خۆش بوو لەسەر ئەمری جەنابیان هاوکاریکردنمان بەردەوام بێ بۆ خەڵکی کەم دەرامەت و ئەژار.